خانەنشینان لە پێناو بژێوی ژیان و ئازادیدا خەبات دەکەن. ڕۆژی یەکشەممە 23 گوڵانی 1403 خانەنشینان لە شارە جۆراجۆرەکانی وڵات کۆبوونەوە ناڕەزایەتیەکانیان لە پێناو بەدەستێنانی مافەکانیان درێژە پێدا. لە شاری ئەهواز خانەنشینانی دەستەبەری کۆمەڵایەتی لە بەردەم بینای ئیدارەی گشتی ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتی کۆبوونەوە و سەر لە نوێ خوازیاری زیادکردنی حەقدەستی گونجاو لەگەڵ ڕێژەی هەڵاوسان بوون. ئەوان هەروەها دەستگیرکردنی خاتوو مەریەم زەلکی یەکێک لە چالاکانی ئەو شارەیان ئیدانە کرد و خوازیاری ئازادی دەستبەجەی ناوبراو بوون. خانەنشینانی ناڕازی ئەهواز لە کاتی ڕێپێوانەکەدا ئەو دروشمانەی خوارەوەیان دەوتەوە: گرانی هەڵاوسان بەڵای گیانی ئینسان، تەنیا لەسەر شەقام مافەکانمان بەدەست دێت. ئێرانی پڕداهات، بەرپرسانی ناکارەمات چی بەسەرهێنای؟ خانەنشینانی دەستەبەری کۆمەڵایەتی و خانەنشینانی کشوەری لە شاری کرماشانیش لە بەردەم بینایی ئیدارەی گشتی دەستەبەری کۆمەڵایەتی کۆبوونەوە و دروشمی خانەنشین ڕاپەڕە لە دژی ستەم و هەڵاواردن و گرانی و هەڵاوسان بەڵای گیانی ئینسان و هەروەها بەرهەمی کاری دەوڵەت دزی لە گیرفانی میلەتیان بەرز کردەوە و بەم شێوەیە ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بە تاڵانکردنی سندوقەکانی خانەنشینی و جیاوازی نێوان حەقدەست و ڕێژەی هەڵاوسان لە کۆمەلگا و خەرجیەکانی ژیان دەربڕی. لە شاری شوش کرێکارانی خانەنشین کراوانی شوش و هەفتەپا بە ئامادەبوون و کۆبوونەوە لە بەردەم بینایی ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتی و بە بەدەستەوەگرتنی پلاکار بەرامبەر بە بارودۆخی نالەباری بژێوی ژیان و دەرمانی خۆیان و باقی خانەنشینانی تر ناڕەزایەتیان دەربڕی. ڕۆژی یەکشەممە 23 گوڵان خانەنشینانی پیشەسازی فولادیش لە ئەهواز، ئیسفەهان، تاران، دامغان، شاهرود، قایمشار و چەند شارێکی دیکە دەستیاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. لە ئیسفەهان خانەنشینانی فولاد بە ڕێپێوان و کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانەنشینی فولادی ئەو شارە و بەرزکردنەوەی دروشمی جگە لە درۆ و دەلەسە عەداڵەتێکمان نەدی تووڕەیی و ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بە تاڵانکردنی سندوقی خانەنشینی دەربڕی. دروشمی خانەنشینان لە شاری ڕەشت بریتی بوو لە خانەنشین هاوارکە مافەکانت داوا بکە. لە شاری عێراق و تارانیش خانەنشینەکان کۆبوونەوەکانی خۆیان بەڕێوە برد. دوای تێپەڕبوونی نزیکەی 2 مانگ بەسەر دەستپێکی ساڵی نوێی هەتاویدا دەسەڵاتی کۆماری ئیسلامی هیچ ڕێوشوێنێکی جددی بە مەبەستی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خانەنشینان و مۆچەخۆران نەگرتووەتە بەر و زیاتر سەرقاڵی سەرکوتووە و ئازاری ژنان و کچان و هەروەها بەرەو ڕۆبوونەوە لەگەڵ مافی بێ ئەملاو ئەولای ئازادی پۆشینی و جلوبەرگی دڵخواز بووە لە ژێر ناوی تەرحی نوردا کە دەبێ پێشی پێبگیردێت. لەم پەیوەندیەدا ڕۆژی 17 گوڵان خانەنشینانی شرکەتی مخابرات لە چەند شار و پارێزگای وڵات لە بەردەم شرکەتە مخابرەتەکانی پارێزگای خۆیان کۆبوونەوە و خۆپێشاندانی ناڕەزایەتیان ئەنجامدا. ئەم ناڕەزایەتیانە لە شارەکانی وەک ئەردەبیل، ئیسفەهان، ئەهواز، مەریوان، کرماشان، ڕەشت، عێراق، سنا، بەندەرعەباس، تاران و خوڕەماوە بەڕێوە چوون. لەم ڕێپێوان و کۆبوونەوە ناڕەزایەتیانەدا هەروەها چەند دروشمێکی وەک بەرپرسی ناشایستە شرکەتی تاڵان کردووە و بیمەی تەکمیلی دەبێ هەموار بکرێتەوە دەبیستران. جێبەجێ نەکرانی ئاینامەی ساڵی 89 دواکەوتنی پێدانی هەزینە پزیشکیەکان لەلایەن بیمەی لایەنی گرێبەستی مخابرات و دواکەوتنی پێدانی یارمەتیەکانی تر لە زومرەی گرنگترین هۆکارەکانی ناڕەزایەتی خانەنشینان. لە کاتی ڕادەستکردنی ئەو شیرکەتە بە بونیادی تاوانی سپا و ستادی ئیجرایی فەرمانی ئیمام خاوەنە نوێیەکەی پابەندوە بە پێدانی هەڵدەست و وەڵامدانەوە بە داخوازیەکانی خانەنشینان، بەڵام تا ئێستا ئەوە نەکراوە. جگە لەوەش پشکی خانەنشینان لە حەقی بیمەی تەکمیلی لە 30% بۆ 50% زیادی کردووە. هەروەها هەزینەی خۆراکیان بە بیانۆی نەبوونی نەختینەیی بڕیوە. هاوکات چەند هەواڵێک سەبارەت بە خراپ بەکارهێنان و خراپ بەڕێوەبردننی ئەم دامەزراوەیە بڵاو کراوەتەوە. یەکێک لە کێشەکان بریتە لە ناڕوونی دۆخی سندوقی هاوکاری کارمەندان.
داواکاری خانەنشینانی مخابرات بریتین لە جێبەجێکردنی بێ ئەملاوە و لای بڕگەکانی 6 و 9 بڕیارنامەی مانگی ڕەشەمەی هەیئەتی وەزیران. ئایننامەی 24 گەلاوێژی ساڵی 89 هەیئەتی بەڕێوەبەری شرکەتی مخابراتی ئێران و داواکاریە بژێویەکانی تر. خەباتی خانەنشینانی دەستەبەری کۆمەڵایەتی بەشێکە لە بزوتنەوەی شێلگیرانەی چینی کرێکار کە لە ساڵانی ڕابردوودا بە بەردەوامی لەسەر شەقامەکان بووە و کۆمەڵێک دەستکەوتی دیاریکراوی بەدەستێناوە کە گرنگیەکی زۆریان هەیە بۆ بزوتنەوەی سەرتاسەری. ئەوان حکوومەت و پەرلەمانیان ناچار کرد کە بابەتی پلەبەندی یان یەکسانسازی تا ڕادەیەک جێبەجێ بکەن. هەروەها ڕێکخراوە سربەخۆکانی خانەنشینان وێڕای خواستی باشترکردنی ئاستی بژێوی ژیان، دروستکردنی پەیوەندیەکی نزیک و یەکڕیزی لە نێوان خانەنشینانی بەشە جۆرە جۆرەکان بەرامبەر بە لە سێدارەدان و تەرحی نووریش ناڕزایەتیان دەربڕیوە و زۆر جار لەسەر پرسی ئازادی زیندانیانی سیاسی جەختیان کردوێتەوە.